هەر لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولی لاوانی کوردستان لاوانیانی برایەتی میوانداری شەقڵاویان کرد. تەنیا یەک خولەک بەسەر دەستپێکی یاریەکە تێپەڕی. هێلەکە مێرشی برایەتی بە گۆڵی یەکەم گەشت کاتێک محەممەد زوێری یاریزانی لاوانی شەقڵاوە بە هەڵە گۆڵەکەی لەسەر خۆیان تۆمار کرد. لە خولەکی 33 ئەحمەد لێر ئەنجامەکەی بۆ سپی پۆشانی برایەتی کردا دوو هێندە. لە نیوەی دوم جارێکی دیکە لاوەکانی برایەتی باشتر دەرکەوتن، بەڵامەوە دەرفەتانی بۆیان هەڵدەکەوت بە ئاسانی لە دەستیان دەدا تا لە خۆشی 75 بەلەدانی سزار شەقڵاوە لە ڕێگەی محەممەد حسێن جیاوازەکەی کەم کردەوە بە گۆڵ یەکەم گەشت. لە خولەکانی 83 لاوانی برایەتی دوو گۆڵی دیکەیان لە ڕێگەی قەسام حەسەن و مسلیم حەمیدەوە تۆمار کرد. کانی دوم بەشداری یاریەکان کرد. لە خولەکی 92 یاریەکەش هەردی مستەفا بەلەدانی ڕاستەوخۆ گۆڵی دومی بۆ شەقڵاوە تۆمار کرد، بەڵام نەبووە فریاد ڕسییانەکەی و برایەتی بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ براوە بوو. بەو شێوەیە تیپی لاوانی برایەتی کۆی خاڵەکانی بۆیان زەخاڵ بەرز کردەوە لە خانی سێم دەبینێت.